شێروانی ئەو هێناوات بنکەی پۆلیسی خانەخا لەسەر سکاڵایەک کە داواکاری گشتی سکاڵایەکی جوراندووە لەسەر داوای بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتی کە گوایە لە ڕۆژی دادگایکردنەکەی لە 16 دوو لەسەر ئەو کەیسێکە 6 ساڵ زیندانی کرا گوایە تەشیر و ناوزڕاندنی بە ئاسایش کردووە بەڵام من خۆم لە ژۆری هۆڵی دادگا بووم بە هیچ شێوەیەک کاکشێروان هیچ زۆر ناوزڕاندنێک هیچ زۆر تەشیرێکی بە ئاسایش نەکرد. بەڵێ من لە مامەڕی بنکەی پۆلیس بووم بەڕێوەبەری بنکەی پۆلیسی خانەقا و هەروەها لێکۆڵەرەوەی دادی داوایان لە ئاسایش کرد کە محامەکەی دەبێ حاضر بێت کە شێروان وتی بەبێ محامی سەرەتاوتی قسە ناکەم بەڵام نوێنەری ئاسایش بە هیچ شێوەیەک قبول نەکردوتی نابێت محامەکەی حاضر بێت و بەڕاستی سەبارەت بە بەڕێوەبەری بنکەی پۆلیس لەگەڵ لێکۆڵەرەوەی دادی مامەڵێکی زۆر جوان و هێمنانەوە ڕێکوپێکانیان لەگەڵ کاکشێروانی ئەنجامدا بەڵام ئاسایش لە نەتیجە هەر ڕێگای نەدا لەناو بنکەی پۆلیسیش ئەوان تەحکومیان دەکرد و مەجالی نەدا لەگەڵ کاکشێروان ئامادەبن لە کاتی ئیفادەدانەکەی والله بڵێم چی یعنی ئەو هەموو زەختە هەموو مەسەلەکە شکاندنی ئەو دەنگە ناڕزایی و ئەو دەنگە بوێرانی منتقی بادینانەوە هیچ کە لەگۆڕێنیە کە نازانن بەم جۆرە کردەوەنە خەڵک ڕقەکانی ئەسووتر دەبێت و تەجروبەشی دوور و درێژ بەدەهەیە لەگەر سیستەمە دیکتاتۆریەکان ئەوانەیە کە دائما ویستیان دەنجی ناحق و دەنجی حەق بێژ ئەوانەکە بکەنەوە خراپتریان بەسەر هاتووە مەفروضە بە خۆیان چاوێک لە مێژوو بکەن لێ نەگەڕیان بیان بین مەجالی نەدا تا ئەو لەحظەش ئەمە نازانین ئەوانە لە کام زیندانن مەفروضە بە پێی قانون ئەوان ڕادستی بەڕێوەبەرایەتی چاکسازی گەوران بکرێن کە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە بەڵام وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەوانەی تاوانێکیان نییە ئەو کاتێک کە داهێنن لەو دقیقە دەکەوتە ئەستۆیان بەڵام کە ناهێنن ئەوان پەیوەندی بەوانەوە نییە